یانەی وەرچی هەڵەبجا ماوەی 2 مانگە سەرقاڵی ڕایەنان و ئامادەکاریەکانی چڕ کردوێتەوە بۆ ئەوەی لە یەکەم یاریخولی پلێکەکانی کوردستان ئاستێکی بەرز پێشکەش بکات. ئەم ساڵ بە ڕایەنەرێکی نوێ و ژمارەیە یاریزانی نوێ دەیەوێت لە ساڵی پار جیاوازتر بێت. هیشام عەباس ڕایەنەری یانەی هەڵەبجا بە ڕەگەز عەرەبە و دەڵێت یانەکە یاریزانی باشی تێدایە و پلانی هەیە لە خولەکەدا یانەکە بەرەو نایاب ببات و ئاستێکی چاوەڕوان نەکرا و پێشکەش دەکەن. دادا کەس یەکەم جار 32 یاریزان هاتە بوو، ئیختیبارەکە لەسەر 18 یاریزان کرا. ئەم ساڵ تەمۆحی ئەوەمان هەیە سەرکەوین، چونکە بەهرەیەک و یاریزانێکی زۆری تایە هەڵەبجە. ئەگەر سەرکەوین بۆ نایاب بێگومان گرنتی ئەوەیە کە دانابەزێت، چونکە بەهرە و توانا و گەنجەکانی توانای ئەویان هەیە کە ئەو ئامانجە بەدەست بێنن. هەروەها یاریزانانش دەبری ئەوەی بچن بۆ نادەکانی سلێمان، نادەکانی دەرەوە یاریکان بتوان لە شارەکەی خۆیان خزمەت بکەن. یاریزانەکان بە گەرم و گڕێوە ڕێنمایەکانی ڕایەنەرە نوێیەکە جێبەجێ دەکەن. ئومێدیانەیە و دەڵێن دەیانەوێت لە یاریەکانی خولەکەدا سەرکەوتن بەدەست بێن و بتوانن یاری یەکەم ببەنەوە. ئێمە ئەوکومان نازانین تقریبان 2 مانگە ئێمە بەباشی خۆمان ئامادە کردو و ڕاهێنانەکانمان چڕۆپڕ کردوێتەوە و لەم 2 هەفتەی ئاخیریشە مەعسکەرێکمان کردووە و تەموو حیومانی ئینشاڵڵا بتوانین ئەم ساڵ ئەنجامێکی باشترمان هەبێ و بتوانین سەرکەین بۆ خولی نایابی کوردستان و ئینشاڵڵا فێرقەشمان باشە و چۆن بڵێن کۆمەڵ یاریزانی گەنجمانی ناوتە پێشەوە ئینشاڵڵا بتوانین ئەم ساڵ سەرکەین بۆ خولی نایاب. من سپاس بۆ خۆم ساڵتیمان باش ئامادەگاریکی باشمان کردووەم لە ستافی ڕایەنەران لە ستافی یاریزانان نادیش تا ئێستا و هاوکارێکی باشمان بوون. ئینشاڵڵا نێتمان ئەم ساڵ سەرکەوتن بۆ خولی نایابی کوردستان ئینشاڵڵا هەموو هەوڵ و توانێکمانەخینە گەڕ پشت بەخوای گەورە پشتباندەرانی خۆشەویست ئامادەکاریکی باشمان کردو. سپاس بۆخوا. بڕێر وایە لە 27 ئەم مانگا دەستپێکی خولی یانە پلەیەکەکانی کوردستان بەڕێوە بچن و یانەی هەڵەبجا ڕوبەڕووی یانەی سەی سادەق بووەتەوە. ساڵی ڕابردوو بۆی پێشکەشکردنی ئاستێکی خراپ هاندەرانی یانەی هەڵەبجا لە یانە و یاریزانەکانی تووڕەن. هەرچەندە ساڵی پار لە خولی پلەیەکەکانی کوردستان یانەی وەرچی هەڵەبجا ئاستێکی باشی پێشکەش نەکرد. لە ڕێگەی ڕایەنەرە نوێیەکەیەوە ئەم ساڵ دەیەوێت ئاستێکی بەرز پێشکەش بکات و هاندەرەکانی لە خۆی ئاش بکاتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.